دانان و بەستنی پێوەری زیرەکی کارەبا لە شاری سلێمانی دەستی پێکردەوە. ئەمەش دوای ئەوەی ئەو پرۆژەیە لە بەر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕاگیرا بوو. تا ئێستا لە پارێزگای سلێمانی نزیکەی 85,000 پێوەری کارەبا بەسراوە لە 26 زۆندا. ڕۆژانەش لە ڕێگەی تیمەکانەوە کاری دانانی پێوەر دەکرێت. دانان و بەستنی پێوەری زیرەکی کارەبا لە سنووری پارێزگای سلێمانی لە هەفتەی ڕابردووە دەستکراوەتەوە بە جێبەجێکردنی دوای ئەوەی کەوا بۆ ماوەیەک وەستێنرا بەهۆی کەرەنتینە و با بڵێن ڤایرۆسی کۆرۆنا ئەوانە. ئێستا لەبەر گرنگی پرۆژەکە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریەوە دەست پێ بکرێتەوەوانێ. خۆشبەختانە لە سنووری پارێزگای سلێمانی ڕۆژانە تیمەکانی کۆمپانیای شاندز سەرقاڵی دانانی پێوەرەکەن لە گەڕەکەکانە. تا ئێستا نزیکەی 85,000 پێوەر لە 26 گەڕەکی سلێمانی دانراوە. تەبەندیارە پرۆژەکە یعنی پرۆژەیەکی گەورە و استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا لە کوردستانە. پرۆژەکە هەر بریتی نییە لەو با بڵین سەعاتێکە لەسەر عمودەکان دانرێ. ئەوە سیستەمێکی گەورەیە کە هەموو ئەو پێوەرانە ڕەبتە بن بەو سیستەمەوە کە ئەتواندرێ ئەو پێوەرانە هەم داتای بۆ بنێری و هەم داتای لێوەربگری. یعنی ئاسانکاری زۆر ئەکا بۆ هاوڵاتیان لە کاتی بوونی هەر کێشە و گیری گرفتێکی کارەبایە. ئاسانکاریان بۆکە بۆ تیمەکانی کارەبا لە کاتی دۆزینەوەی هەر گرفتێک لە تۆڕەکانی کارەبایە هەبێ بە ئاسانترین شێوە ئەدۆزرێتەوانێ و چارەسەرەکرێت. پلانی کە هەیە ئەگەر کێشە و گیر و گرفت نەبێ ئەبێ لە ماوەی با بڵین ساڵونیوێکە ئەو پرۆژەیە تەواو ببێ ساڵونیوێکی کارکردنە. ئەم ئەندازیارە باز لەوە دەکات پێدانی ئەمپێری کارەبا بە پێی سیستم کۆنتڕۆڵ دەکرێت. ئاماژەی بەوەش کرد دانانی ئەم پێوەرە هۆکارێکە بۆ بەفیڕۆنەدانی کارەبا. لە حوتی بەیانی ماوەی 5 کاتژمێر کارەکەین لە حوتی بەیانی بۆ 12 نیوەڕۆ. لە سەرەتای کارکردنی ئێمەوە هەتا ئێستا زیاتر لە 85,000 پێوەر بەسراوە کە هەمووی ئەکرێتە ناو بۆردەوە و لەسەر ستونی کارەبادا ئەندرێت و زیاتر لە 25,000 بۆرد بەسراوە کە بۆردمان هەیە 6 پێوەر لە 1 پێوەر تا 6 پێوەری تێدایە. سوودی ئەم پێوەرە زیرەکە چییە؟ ئەم پێوەرە چەند سوودێکی زۆر گرنگی هەیە کە بۆ تۆڕی کارەبای کوردستان زۆر گرنگە. یەکەمیان پارێزگاری تەواو ئەدا بە محاویلە و فیدەرەکانی کارەبا. دووەمیان کارەبای زیاتر ئەدا بە هاوبەشەکانی کارەبا. نەمانی بەفیڕۆچوون کەمکردنەوە نەمانی بەفیڕۆشتنی کارەبا ناهێڵێ. ئەو تەلاعوبانەی کە لە کارەبایە ئەکرێ کەمی ئەکاتەوە بەرەو نەمان ئەیبا و هەروەها ئەتوانێت کارەبایەکی زیاتر بدا بە هاوڵاتیان. حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی ساڵێکە پرۆژەی دانانی پێوەری زیرەکی کارەبای کردوتە بواری جێبەجێکردنەوە و هەوڵەکانیش بەردەوامی هەیە. ئەمەش هۆکارێکە بۆ بەفیڕۆنەدانی کارەبا و زیادبوونی سەعاتەکانی کارەبایە بە هاوڵاتیان. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.